خاکێک زەریا دووکەرتی کردهبوو، گەلێک لە چەندین نەتەوەی جیاواز پێک هاتبوو، بۆ چەندین سەدە ژێردەستەی وڵاتان و گیرۆدەی شەڕی نێوان پێکاتە جیاوازەکانی ناوخۆی بوو. ئابووریەکی بێسەرچاوە تەنیا پشتی بە تەختە و لاستیک بەستە بوو. خەڵکێکی نەخوێندەوار زۆرینیان لە ژێر هێڵی هەژاریەوە بە دەست نەبوونی سەرەتایی ترین خزمەت گوزارەکانەوە دایان ناڵان. لە سەرەتای جەنگی جیهانی دووەمدا مالیزیا کە ئەوسا لە ژێر دەستی بەریتانیادا بوو لەلایەن ژاپۆنیەکانەوە داگیر کرا. بۆ دژایەتی کردنی ئەو داگیرکاریەش ڕێکخراوێک بە ناوی ڕێکخراوی نیشتیمانی مالیزیای یەکگرت و کە بە ئومنۆ ناسرا دروست کرا. لە دوای جەنگ و لە ساڵی 1963دا ڕێکخراوەکە بۆ هۆی ئەوەی مالیزیا بە شێوەیەکی ئاشتیانە سربەخۆی خۆی لە بەریتانیا وەربگرێت. دەسەڵاتدارانی ئومنۆ پلان و بەرنامە ڕێژیان کردە ناونیشانی کارەکانیان و بەردەوام بە داداچوونیان بۆ چۆنیەتی جێبەجێکردنی پلانەکان دەکرد. ساڵی 1970 بە سەرۆکایەتی تون ڕەزاق کە سەرۆکی ئومنۆ و سەرۆکوەزیرانی مالیزیا بوو پلانێکی 20 ساڵە لە ژێر ناونیشانی سیاسەتی پێشخستنی ئابووری دادانرا کە بە نێب ناسرا. بۆ جێبەجێکردنی پلانەکە دەوڵەت کەوتە ڕێخستنی کەرتی کشتوکاڵ و دروستکردنی بەندەر و بازاڕی ئازاد و پەرەدان بە زیادکردنی بەرهەمی ناوخۆیی تاوەکو کەمترین هاوردە. دۆزینەوەی گازی سروشتی لە ناوەڕاستی هەفتاکاندا هاوکارێکی تری پێشکەوتن بوو، بەڵام حکوومەت تەنها لە 29 هەناردەی دەرەوە کرد و ئەوی تری بۆ پڕکردنەوەی پێداویستیەکانی ناوخۆ بەکاردەهێنا تاوەکو پێویستی بە هەوردەکردنی نەود نەبێت. ساڵی 1970 بڕی هەناردەی دابەزاند بۆ لە 118. هاوکات گرنگیدان بەلایەنی کۆمەڵایەتی لە ڕووی برەودان بە خوێندن و خستنەکاری ئافرەتان بۆ فاکتەرێکی گرنگ بۆ سەرخستنی پلانەکە. دوای نەخۆشکەوتنی تون ڕەزاق و بوونی مەهاتیر محەممەد بە سەرۆکوەزیران لە ساڵی 1970دا پێشکەوتنەکان لە مالیزیادا خێرایی زیاتریان بەخۆوە بینی. ساڵی 1990 ئامارەکان دەریان خست کە پلانی نێب زۆر لەوە زیاتری بەدەستهێناوە کە ئامانجی. ڕێژەی هەژاری لە 147ەوە بۆ لە 117 دابەزی. ڕێژەی خوێندەواری بۆ لە 190 بەرز بوو و وڵاتەکە بۆ یەکێک لە سەنتەرەکانی بازرگانی و پیشەسازی جیهان. لەوێوە مەهاتیر محەممەد پلانێکی نوێی لە ژێر ناونیشانی دنیابینی نوێ بۆ 2020 دانا. ئەمجارەیان ئامانجی پلانەکە ئەوە بوو کە مالیزیا ببێتە وڵاتێکی تەواو پیشەسازی و بۆ ئەو مەبەستەش گرنگیەکی زیاتر بە پیشەسازی ئەلکترۆنی و تەکنەلۆجی دراو، بەشێکی زۆر لە کەرتی پیشەسازی دران بە کەرتی تایبەت. ئابووری مالیزیا بە جۆرێک پێشکەوت کە ئەو قەیرانە دارایی لە ساڵەکانی 1997 بۆ 1998دا ئاسیایی گرتەوە کەمترین کاریگەری لەسەر وڵاتەکە دروست کرد. لە کاتی قەیرانەکەدا بانکی نێودەوڵەتی و پسپۆڕانی ئابووری پێشنیاریان کرد کە مالیزیا قەرز وەربگرێت بۆ تێپەڕاندنی قەیرانەکە، بەڵام مەهاتیر ڕەتی کردەوە و لە ڕێگەی دەستکاریکردن و پێشخستنی سیستەمی بانکیەوە بەسەر قەیرانەکەدا زاڵ بوو. بە جۆرێک ساڵی 2002 ڕێژەی هەژاری لە مالیزیادا بۆ لە 104 دابەزی. لە ئێستادا مالیزیا یەکێکە لە دیارترین سەنتەرە ئابووریەکانی جیهان کە هەموو ئەو قەیرانە ئابووریانەی ڕوبەڕووی جیهان بوونەوە نەیانتوانی لە پلانی گەشەی ساڵانەی ئابووریەکەی کەم بکەنەوە کە بەپێی دنیابینی 2020 نابێت لە 107 کەمتر بێت. پلان و بەرنامە ڕێژی و بە دوواداچوون بۆ جێبەجێکردنی کۆڵەکە سەرەکیەکانی بەڕێوەبردنن. مالیزیاش سەلمێنەری ئەوەیە کە بەڕێوەبردنێکی زانستیانە و تەندروست دەتوانێت دارستانێکی هەژارنشین بکاتە سەنتەرێکی ئابووری جیهانی. نامۆ سەربەست NRT